سڵاو ئیمان سپاس بۆ تۆ سڵاو لە بینەرانی کوردستان 24 ئەمڕۆ ئێمە لە مۆنومنتی شەهیدان و ئەنفالکراوانی بارزانەوە لە دەڤەری بارزان لەگەڵتانین بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر جیاواز بوو بۆ هەموو گەلی کورد بە تایبەت بۆ خەڵکانی دەڤەری بارزان و بارزانیەکان لەبەرەوەی ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی بوو ڕۆژێکی پڕکارە سادبار بوو بەڕاستی دڵێک و ڕۆحێکی ویست کە ئەمڕۆ بەرگەی ئەو ئازیزانە بگری لێرە کە دوای 39 ساڵ بەسەر تاوانکردنی ئەنفالکردنی بارزانیەکان لەلایەن ڕژێمی بەعسەوە بەڵام هێشتا برینی ئەوان ساڕێژ نەبووە و هەستت دەکرد کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئەو کارە ساتەیە کە بەسەریان داهاتووە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە 31 حوتی ساڵی 1983دا ڕژێمی بەعس گەماڕۆی ناوچەی بادینان و بەتایبەت دەڤەری بارزانیدا و کۆمەڵێکی زۆر خەڵکی سڤیلی ڕاپێچی بیابانەکانی عێراق کرد کە ژمارەیان گەیشتە نزیکەی 8,000 هاوڵاتی سڤیل و هەموو ئەوانەی زیندە بەچاڵ کرد و بە تاوانێکی گەورەی مێژووی ناو دەبێت بۆیە ئەمڕۆ ئێمە لێرە دەمانەوێت گفتوگۆی زیاتر لەسەر ئەو ڕوودا و کارە ساتە بارە مێژوویە بکەین و بەتایبەت بابزانین وەزارەتی ئەنفالکراوان و شەهیدان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەرک و ڕۆڵیان چی بوو و دەیانەوێت چی بکەن و پەیامیان چییە بەڕێز بەرەڤان حەمدی بریکاری وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان لەگەڵمان ئامادەیە سڵاوت لێبێ سوپاس دەکەین کەمێک ماندوومان کردی تۆمان هێشتوانێ دەست خۆش بێ بەڵام کاک بەرەڤان جارێ سەرەتا پرسیارم هەیە بۆ بەڕێز بەڵام بابزانم وتەی تۆ لەم ڕۆژەدا چییە کە وەکو بینیمان بەڕاستی ڕۆژێکی دڵتەزێن و ناخۆش و ناخەژێن بوو بۆ هەمومان زۆر سپاس وەکو ئاماژەت پێکرد ئەمڕۆ 31 هەفتە بیرەوەری 39 ساڵەی جینۆسایدی بارزانیەکانە هەموو ساڵێ لێرە ڕێوڕەسمێک دەکرێتن بۆ کەسوکاری قوربانیان بە شێوەیەکی فەرمی کە تێدا ئەم بیرەوەریە زیندوو دەکرێتەوە بەڵام ئەمڕۆ جیاواز بوو لەگە ساڵانی ڕۆبردوو جیاوازیەکەی ئەوە بوو پرسەیەکی نیشتیمانی بوو ڕێوڕەسمی بە خاکسپاردنی 100 شەهیدی جینۆسایدی بارزانیەکان بوو کە لە مانگی 2 ساڵی 2022 لە بیابانەکانی سەماوە دۆزرانەوە پاش پشکنی نوردبینیە لەلایەن لیژنەیەکی تایبەتەوە کە ڕاست پێدراوبوون لە سەرفەرمانی جەنابی سەرۆک پشتڕاست کراوە بەپێی ئەو مختەنەیاتانەی کە لە ناو گۆڕەکاندا هەبوو بەپێی قسەی شاهد حاڵەکان بەپێی ئەو دیکومنتە زەمەنیانەی کە خەڵکەکە باسی دەکرد بەڵێ قوربانیەکان قوربانی جینۆسایدی بارزانیەکان بوون و بارزانیەکان بوون دوونە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ڕێوڕەسمی پێشوازیان و بەڕێکردنیان بۆ کرا شەو لە ناو شارەکانی کوردستان لە هەولێرەوە تا گۆڕستانی جینۆسایدی بارزانیەکان سەعات 5:35 گەیشتنێرە هیچ بوندێکمان نەدید خەویلەی کەتبی هەموو لەسەر ڕێگا بوون هیچ شارۆچکەیەکمان نەدید کە لەسەر ڕێگا نەوەستێتن کە بەڵێ ئەمە شەهیدی کوردستان بوون ئەمە لەسەر ناسنامەی کوردایەتی بووە ئەمە ئی ناوچەیەک بووە کە ناوچەی بەرخودان بووە کە سەرکردە سیاسی و نەتەوەیەکان لەم ناوچەیە بەرخودانیان لە پێناوی کووردا کردبوو هەر بۆیش ئەمڕۆ دیتمان لە هەموو کوردستان لە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان بەنێنەرە دیبلۆماتیەکانەوە لەسەر ئاستی باڵا لە هەرێمی کوردستان بە خودی جەنابی سەرۆکەوە سەرۆکی هەرێمەوە پەرلەمانەوە پەرلەمانی عێراقەوە حکوومەتی عێراقەوە هەروەها کەسوکاری قوربانیانی ناوچەکانی تکەوە و خەڵکی ئەم دەڤەرە و ئەو ناوچانەی کە هاوسنوورن لەگە ئەو دەڤەرە لێرە بەشدار بوون وەکو پرسە وەکو ماتەم وەکو ساختکردنەوەی وەکو ساختکردنەوەی بیرەوەریەک کە بەڵێ ئێمە کوردین و ماوی ئەوانەی کە بە سیستەمی دیکتاتۆری دانویست ئێمە لەناو بین و کاو عەقلیەتە تاکو ئێستا وەکو تاکراوی بەردەوامە بەڵام خۆڕاگەری کورد هەرمایە و پشگیری و هەماهەنگی یەکتر لە پرسەیەکی نیشتیمانی وامان لە هێزمان دەکات ئێمە ئامادارین دەستان خۆش بێ ماندوونە بن چەند ڕۆژێکە گەلێک ماندوون بە تایبەت لە دوێنەوە کە ڕووفاتەکان گەشتونەتە سنووری هەرێمی کوردستان بەڵام دەمەوێت بزانم هەر لە زاری خۆتۆ جارێکتر گوێمان لێ بێ ئەرکی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان چی بوو لەم ڕێوڕەسمەدا خۆی لە عێراقدا یاسایەکە پێ دەگوترێتن یاسای حیمایەت و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکە کە ئەم یاسایە لە 2006 دەرچووە لە 2013 هەموار کڕێتەوە وەزارەتی کاروباری شەهیدان نێنەرەکە لەو لیژنە 7 کەسیەی کە کاری هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان دەکرێتن بۆیە ئێمە ئەندام بوون لە بەدواداچوونی ئەم گۆڕە بە کۆمەڵانە چاودێریمان کردووە ڕێکاری یاسایی بەدواداچوون کرایە هەروەها ئەو ڕێوڕەسمانەی کە بیرەوەری شەهیدانە بیرەوەری ئەنفالکراوانە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کاروباری شەهیدان دەکرێتن ئەوجا چ لیژنەی تایبەتمەند بیکاتن چه لیژنەی مشتەرەک بیکاتن نێنەری وەزارەتی کاروباری شەهیدان بەشدارە بەپێی ئەو ڕێکارە یاسایانەی کە هەیە بۆ ئەم مەراسیمەی ئەمڕۆ لیژنەیەکی باڵا هەبوو کە بە سەرپەرشتی
جنابی ملا مصطفى بارزانی بو پروتکل انجمنی وزیرانی تیدا بردار بو دام دزگاه اداریه کان دام دزگاه لشکریه کان بله دام دزگاه لشکریه کان زائدا وزارت کاروباری شهیدان و پیر رسمی پروتکلی امر رسمه و رسمه که اجتماعی کاری لسر کرا و انجام کرد. زۆر باشە ئەو لیژنەیە تەنها بۆ ئەمڕێ و ڕسمە بوو یاخود کاری داهاتوشتان بەردەوام بێت چونکە بۆ خۆتەزانانی یەکێک لە داواکاری سەرەکیەکانی کە سوکاری ئەنفال کراوان بە تایبەت لەم ڕۆیە کە زۆر تاکیدیان لەسەر کردەوە بوو کە چاوەڕێی هاتنەوەی ڕوفاتی ئازیزەکانیانە. ئەمە پرسیارێکی زۆر گرنگە ئەم لیژنەیە کە ئەمڕۆ سەرپەرشتیان ڕۆ ڕسمەی کرد تایبەت بوو بەم ڕێ ڕسمە واتە ڕێوڕسمی 39 ساڵەی بیرەوەری جینۆسایدی بارزانیەکان لەگەڵ ڕێوڕسمی هێنانەوەی سەد ڕوفاتی شەهیدی ئازیزی جینۆسایدی بارزانیەکان بەنسبەت ئەرکی وەزارەتی کاروباری شەهیدان ئەرکە سەرەکیەکەی ئەوەیە لە پرسی جینۆساید و لە پرسی ئەنفالدا بەدواداچوونی بەردەوام لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان لەسەر ڕوفاتی ئازیزانمان لەسەر سۆراغی شوێن بزرگانی لەسەر سۆراغی شوێن بزرگان کە ئەمە بەڕێوەبەراتیەکی تایبەتمەندمان هەیە لە وەزارەتی کاروباری شەهیدان ئەم بەڕێوەبەراتی هەماهەنگی تەواوی لەگەڵ دەستگای شەهیدی عێراق بەڕێوەبەراتی گۆڕی بە کۆمەڵ هەیە لەگەڵ پزیشکی دۆتی هەیە لەگەڵ پزیشکی دۆتی هەرێم هەیە اینجا ئێمە لەگەڵ وەزاراتی تریش وەکو وەزارەتی دیفاعی عێراقی هەماهەنگیمان هەیە لەگەڵ سەلیبی ئەحمەر هەماهەنگیمان هەیە لەگەڵ ICNP هەماهەنگیمان هەیە کە بەدواداچوون بۆ گۆڕی ئەنفال و شوێن بزرگانی هەرێمی کوردستان دەکەین کە ئەمە ئەرکە لە هێڵە گشتیەکانی وەزارەت دیاری کراوە ئەمڕۆ خودی جەنابی سەرۆکیش وەکو سیاسەتی هەرێمی کوردستان کە ئاماژەی پێکرد هەرێمی کوردستان حتا ڕوفاتی یەک ئازیزی هەبیتن بەدواداچوونی بەردەوام دەکاتن چونکە تاوانەکە تاوانێکی ڕێکخراوە پرۆسەکانی ئەنفال و جینۆسایدی بارزانیەکان و فەیدیەکان و هەڵامجە ئەو تاوانە ڕێکخراوە تا پاش پرۆسەی ئێزادی عێراق بەڵگەی تەواومان لە بەردەست نەبوو ئەو خەڵکێکی ئەمڕۆ لێرە تو بینید ئەوان چاوەڕێیان دەکرد لە پاش پرۆسەی ئازاد خەڵکێکیان هەبی لە سژنەکان ئازاد بکرێتن خەڵکێکیان هەبی شوێن بزرە بگەڕێنەوە ماڵەکانی خۆیاندا بەڵام پاش پرۆسەی ئازادی عێراق دیتمان بەپێی ئەو بەڵگانەی کە بەردەستمان کرد ئەو مخبرانەی کە هەندێک شهودیان بوودا ئەو تیمانەی کە بە تایبەت نێدران و پشکنینی هەڵدانەوەی هەندێک گۆڕی بە کۆمەڵیان کرد لەوێ ئیثبات بوو کە بەڵێ ئەمانە زیندە بەجاڵ کراونە ئەمانە ڕمی کراونە ئەمانە بۆ سۆراغێکی نادیار واتە چارەنووسێکی نادیار و ژیانیان لە ناو چووە کەواتە ئەم کارە تا 8,000 بارزانی هەبی تا 182,000 ئەنفال هەبیتن تا کیمیابارانی هەڵەبجە و ناوچەکانی تر هەبێتن کارێکی بەردەوامی وەزارەتی کاروباری شەهیدان و حکومەتی هەرێمی کوردستانە کە بەدواداچوونی ڕوفاتەکان بکاتن و هێنانەوەیان لەسەر شوێنی خۆی بگرێتن و بیکاتە پرسێکیش بۆ ناساندنی ئەم کێسە پرسێکی نیشتیمانی پرسێکی نێودەوڵەتی پرسێکیش بەپێی قەراراتی دادگای باڵای تاوانەکان ئیلزامی حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراقی بکاتن کە هەماهەنگ بێتن بۆ گەڕانەوەی ژیانی ئاسایی ئەم خەڵکە بۆ ئەوەدانکردنەوەی ئەم کردووە ئەمە خاڵێکی گرنگە کارگەڕان هەم هاوڵاتیان داوایەکەن کە سوکاری ئەنفال کراوان داوایەکەن هەم ئەو شەکە بەڕێز باسیەکەی زۆر گرنگە کە ئەم پرسە بکرێتە پرسێکی نەتەوەیی هەماهەنگیتان چێ لەگەڵ حکوومەتی عێراق بە تایبەت بۆ گەڕانەوەی ژیانی ئاسایی بۆ هاوڵاتیانەوە قەرەبووکردنەوەیان لە ڕووی مادیەوە هەرچەنە ڕەنگە مادیەن قەرەبووی هیچ یەکێک لەو زیان و تاوانانە نکاتەوە کە دەرحەق بەگەلی کورد کراوە بەڵام لە ڕووی یاساییەوە دەبێ بکرێت ئەمە زۆر پێویستە ڕوونکردنەوە بدرێتن یەک لەسەر ئاستی هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستانی ئاسایەکی دانایە بە ناوی یاسای ژمارە 9 مافۆ امتیازاتی کەسوکاری شەهیدان پێناسەی شەهیدی ئەنفال واتە جینۆسایدی کردیە هەندێک استحقاقی دایت ئەمە ئیمکانیاتی هەرێمی کوردستانە لە حکومەت کە دۆبینی کردیە بەڵام لە ئەسڵدا کە ئەم کێسە بڕیاری قەتعی لە دادگا وەردەگرێتن و تەمیز دەکرێتەوە یەکلایی دەکرێتەوە پێویستی بە چیە پێویستی بە قەرارێک هەیە کە جەبری زەرار بکاتن لە پەرلەمانی عێراقی دەربچیتن ئیلزامی حکومەت بکە بودجە تەخسیس بکە چۆن لە کوێت کە عێراق کوێتی داگیر کرد مەجلسی ئەمن قەرارێکی ئێمە پێکێنانی عێراقی تاسەمان لەسەر ئەو ئەساسە بوو کە شەراکەت و تەوافق هەبیتن ئەو کێسەیە لە پاش دادگای باڵای تاوانەکان ڕێچکە یاسایەکانی خۆی وەرگریتن بۆ نەکرایە پرسەکە بە سیاسی کرایە بۆ نەکرایە ئەو عەقیدەتە لە بەغدایە تاکو ئێستا قەناعەتی وان نییە کە باڵێ دەبیتن هاوڵاتی کوردستان هاوشانی هاوڵاتی ناوەڕاست و باشووری عێراق وەکو یەکسان بکرێتن چونکە قوربانی وان امتیازی لە قوربانی هەرێمی کوردستان زیاترە ئێمە کار لەسەر نەهێشتنی ئەم عەقلیەتە دەکەین لەبەرچی کار لەسەر نەهێشتنی ئەم عەقلیەتە دەکەین هەدەفەکە هەدەفێکی مادی هەدەفەکە هەدەفێکی صرف مادی نییە هەدەفێکی ئەطمئنانەکە لێرە چییە خەڵکی هەرێمی کوردستان دەبی ئەو ئەطمئنانەی بۆ دروست بیتن کە جارێککە نۆبتە خۆراک و قوربانی و سوتەمەنی ئەو عەقلیەتەی کە لە بەغدا حکوم پێتان وایە هێشتا خەڵکی هەرێمی کوردستان ترسی هەیە لە بەرامبەر دەسەڵاتی عێراقی حتى ئێستا ئەو متمانەیە بۆچی ئەو متمانەیە نییە
بدليل أو ناكوكياني كلا بين هرمي كردستان ولا بغداد هي لموضوع بجل لموضوع بيشمرجة لموضوع ناوچجنا كوكا كان لموضوع مادة دستورية كان كنزيكي 55 مادة دستوري ده هي أما دليل ويا كهشتان حكومة عراقي ناوية باب دستور توافقي كخلق هرمي كردستان زمانی پاراستنی او چون دنگی پیدا هر سه پارێزگاه هر چهار پارێزگاه هەرێمی کوردستان دەنگیان بەم دەستورەتە ئەم دەستورە جێبەجێ ناکەن ئێمە دەبینین پرۆسی سیاسی لە عێراقدا بەرەو چۆن ئاراستەیەک دادەچێت بۆیە پێداگیری لە مەوزوعی پرسی قبورە ئەمڕۆ جەنابی سەرۆک لە وتەکەی خۆدا بە واضحی باسی کرد قیمەتی یەک هێزێک یەک مقتەنعاتی ناوگۆڕی بە کۆمەڵ یەک ناسینەوەی ڕۆفاتی بۆ ئازیزانی ئەو خێزانانە هەموو سەربەت و سامانی دنیای دێنێت چونکە هیچ شتێک لە ڕۆح عزیزتر نییە بەڵام ئەتمئینانی ئەو جوولەی کە ئێستا لە ژیانە ئەو نەوەیە کە داهاتووە پاشماوەی ئەنفالە ئەتمئینانەکەیان لە چ دەبیتن بەو ئیلتیزاماتانە دەبیتن کە عێراق پێویستە لەسەر خۆی جێبەجێ بکاتن تا ئەو هەوڵاتی بوونە لە عێراقدا جێبەجێ بکرێتن ئەو تەوافقا زۆر بە کورتی وەڵام بەرەو کاتم نەما بەڕێز بەرەوان چاوەڕێکان جێبەجێ بکرێ وەکو حکومەتی هەرێمی کوردستان ئێمە دووشتمان کردیە دەرخستەی زەرەر و زیانەکانمان کردیە پرۆژە یاسامان هەبووە لە ساڵی 2013 بە ڕسمی مفاتحەی عێراقمان کردیە لە 2015 بە ڕسمی مفاتحەمان کردیە لە 2021 بە ڕسمی مفاتحەمان کردیە سەردانی هەفتەی ڕابردووی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی بۆ لای مستەفا کاظمی و بۆ لای پەرلەمانی عێراق یەک لە پرسەکان پرسی قەرەبووکردنەوەی زەرەر و زیانەکانی ژینۆساید کیمیاباران و ئەنفال بۆ هەرێمی کوردستان واتە پرسێکی جددیە هەرێمی کوردستان پێداگیری دەکاتن پێویستە ئێمە فشاری نێودەوڵەتیش دروست بکەین لە ڕووی ناسینەوە تاکو عێراق بخینە بن ئەو ڕکێفە مادە دستوریەکانی خۆی یاسایەکانی خۆی بە یەکسانی جێبەجێ بکات. بەڕێز بەرەوان حەمدی بریکاری وەزارەتی کاروباری شێدان و ئەنفالکراوان گەلێک سوپاس کە بەشدار بووی لەگەڵمان. دەست خۆش. فەرمووتوانی استراحەتی خۆت وەرگریت. سوپاس دەکەم. بەڵێ ئەیمان دەمەوێت بەردەوام بم لەگەڵتان باسی ئەوە بکەین کە بۆ خۆتان نزانن بینەرانی بەڕێز هەموو مێژووی کوردایەتی بخوێنیتەوانێ هەموو خەباتی کوردایەتی بخوێنیتەوە ژنان ڕۆڵێکی زۆر باش و کاریگەر و ئازایان گێڕاوە هەر بۆیە لە ئەنفالکردنی بارزانیەکاندا ژنان ئەرکێکی زۆر قورسیان کەوتۆتە سەر چەند ئەرکێکی قورس نەک تەنها ئەرکێک ئەوە بووە یاخود خەمێکیان ئەوە بووە لە دەستدانی ئازیزانیان بووە ئازیزان باوک و برا و هاوژین و هاوسەرەکان و ڕۆڵەکانیان بووە خەمێکی دیکە ئەوە بووە کە چۆن منداڵەکانیان پەروەردە بکەن خەمێکی دیکە چۆن منداڵەکانیان بەخێو بکەن چۆن بتوانن لایانی مادی بە شێوازێکی سەربەرزانە و ئازایانە و ئازادانە بتوانن و خەمێکی دیکە کە گەورەترین خەمی ژنانی ئەنفال بووە پاراستنی شەرەف و ئەخلاقی خۆیان بووە لە دەست ڕژێمی ئەو کاتی بەعس کە لە دوای بردننی کۆمەڵێکی زۆر نزیکەی 8,000 گەنجی بارزان کە زیاتر پیاوەکانیان بردووە ژنان زۆر بە بێچارە ماونەتەوە بەڵام توانیویانە ڕۆڵێکی زۆر باش بگێڕن توانیویانە زۆر ئازایانە پەرە بە ژیانی خۆیان بدەن و تا ئێستاش بەردەوامن من دایەکم لەگەڵدایە لێرە گفتوگۆی لەگەڵ دەکەم کە خاوەنی شەهید و ئەنفالە با بزانین چۆن باز لەو چیرۆکەی خۆی دەکەوت چۆن توانیوێتی تا ئێستا بێدایە ژیان بەخێر بێت سەرچاوانم هاو خەمتانین ئەمڕۆ ئەمەوێ پێم بڵێ تۆ خاوەنی چەند ئەنفالی و ژیان و گوزرانت چۆن بوو لەو کاتەیە تا ئێستا خودێ سخۆێنە زۆر ئەنفاڵە چەند خەجری من زەڵۆمی من بۆبێ من مامێت من پسمامێت من کوڕمەتێت من زەڵۆمێت خوشکێت من زەڵۆمێت کچمەتێت من زۆرن 100 نەفەر پدرن خودی خزمێت ئەمە ڕسمی کێیە بەدەست ئەمە ڕسمی زەڵۆمێ منە ئەمە ڕسمی زەلامی تۆیە بەلی ئەمە چەندێک بوو لەگەڵی مایتەوانێ سێ مانگۆ سێمان هیچ مناڵێکت هەیە بەلی مەخڵۆمێکی تێەوە خۆی کوڕێ منێ ئەها خوا لێت لەسەرێ بەڵێ دە مانگۆزیکێ مندە دە مانگ بوو سکت هەبوو دوو مانگۆزیکی مندە باشە ئەو کاتە بۆمان باس بکە کە ئەو کارە ساتەتان بەسەر هات ژیانتان چی لێ هات چیتان کرد چەند ناخۆش بوو بۆ ئێوە ژیانتان زۆر نەخۆش بوو خودێ زۆر نەخۆش بۆمان بگێ ڕۆ بزانین چۆن بوو ئەمرێ من پازدە چی بوو شازدە بکێمتر بوو پتر نەبوو وڵۆ من ئەو کوڕە هەبوو ئەسانێک خەسیێک من هەبوو گوتێ مسری خان زۆر بۆ من یاواش بوو حتا کوڕێ من تقریبا جاحیل بیا سەڵاڵ بوو چۆن توانیت ئەو کوڕە بەخێو بکەیت چۆن توانیت خودێ ئەسنێک خەسی خۆتیێت خوبن ئەرێ وڵەت هێن مدە چن شورکە بە مەطعەمە چشتا بچکوو بوومن بەیدە چنە بە مەطعەمی هەتا ئەوێ دیکێ چەند ساڵ ئێستا ژیانتان چۆنە خودێ ئێستا ژیانم هەیە نەخۆشە ڕاستی بوو دەبێژم مەبوش قەستەوێ بەس مە هەندێک دەستێ دوژمنەدا خۆدیتە ئەم بێژین ئیشەڵڵا هەندی و ئەم هەینە هەحکومی مەسعود بارزانی بیشەڵڵا لێ سەر کەوت
نکب خودی نوکشی جیانو ما هندانا خوشم خودی دایکا من و 5 ساله پیانو تا بخوازیم دست حل نمودانم موال بیارم بله من دیتا بیجن انشالله دیم هین ها ئێستا ئەتوانی ئیش بکەیت چی ئیشێگەکەی چونکە من دەبینم خەڵکی دەڤەری بارزان زۆر خەڵکی باغداری و ئاژەڵدارین ام نوکە المجمع هلیری خودی نوکە خواست نشیم شو لکی بکەم و باز قصد نشیم چه باش دایجان من و تۆ ئێستا کە قساکەین لە تەلەڤیزۆن قساکەین و خەڵک چاوی لێمانە کاربەدەستانی حکوومەت چاوی لێمانە بەرپرسەکان ئاگایان لە من و تۆ ئەبێت چ داواکاریەکت هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتەوێت لێرەوە پێیان بڵێ چی؟ ئەم داوای لە حکوومەتە هەرێمە کوردستانی دیان و هاڕێکم جدی هەر ڕۆژێکی خاڵبانێک مەگوت بۆنگ چ تۆ خۆ ئەوێ دیتیان خودی هەندێک خۆنیە شەخلەوە دۆیەمان ناجۆدە نە ئەوە نەکە هەرەبەن و گەشتۆ نەخۆ دینۆرەکیشتن ئیجماس چ بێمەتە هۆش باش ئێوە ئەچنە سەرمەزاری شەهیدان و ئەنفال کراوەکانتان؟ بێنێ چۆنە چن؟ هەفتانە ئەچن مانگانە ئەچن لە مەراسیمەکانە ئەچن؟ ناوەڵام ئەوە 2 ساڵە چەندە جۆرێکی تۆتە محەلیرێ دوورە هەتۆێرەمە بێچێنەوە باش کوڕەکەت چ کارەیە دایجان ئێستا چی ئیشێگەکە؟ کوڕێ من و ئەوە هەیە تۆ نوکە چەند بوو ئەتوانی بێتە ئێرە بێژیت کوڕێتا چیشت کرد بەخێراتی سەرچاوان بەخێر بێت فەرمو بەڵێ ئەمڕۆ یادی دوای 39 ساڵ کارە ساتێکی دڵتەزێن بوو ئەویش ئەنفال کراوی بارزانیەکان بوو بەس دەنگت بەرز کەرەوە کە قساکەی چونکە تۆ مایکت پێوە نیە چ هەستێکت هەبوو هەزەکەی با من تۆزێک ئەمە لە تۆ نزیک بکەمەوانێ ئەمڕۆ هەستت چی بوو یعنی ئەتەوێت چی بڵێ ڕۆحت چ ئازارێکی هەبوو بەڕاستی هەستێکی زۆر ناخۆشە بوو من وەکو تاقانەی جینوسایدی 8,000 بارزانیەکان چونکە ئەو کاتێک کە باوکم جینوساید کرا من نەبوو بووم باوکیشم 3 مانگ زەواجی کرده بوو من 7 مانگ لە دوای ئەو لە دایک بووم و باوکم سەردانی قوشتەپەی کرد بوو بوو لای خزمەکانمان بەڵام مخابن لە 31 1983 ڕژێمی بەعەس هەستا بە شاڵاوی دژ بە 8,000 بارزانیەکان بەڕاستی وشەی باوک لەکنە من وشەیەکی ناومە کە هیچ کاتێک بەکارم نەهینەوە من وەکو تاقانەی جینوسایدی 8,000 بەڵام هەمیشە من چه تاقانەی جینوسایدی بارزانی بیتن چه فەیلی بیت چه گەرمیانی بیت چه هەلەبجەی بیت لە زاخ و تاک و خانەقی من هەمووان بە خوشک و برای خۆم دەزانم چونکە وایە ڕۆژێکی خەمناکە لەم یادی 39 ساڵی جینوسایدی 8,000 بارزانیەکان بەڵام بۆمە جێ خۆشحالی لەوەدا کە ئێمە سەرروکێکمان هەیە ڕاوبەرێکمان هەیە سەرروک بارزانی خوای گەورە تەمەنی درێژ بکاتن ئێمە خۆمان بە بێکەس نازانین و هەروەها ئەو شێرە ژنانش کە هەموو تەمەنی خۆیان کردە قوربانی ئەوانە شانی ڕێسلێنانن ئەوانە بەڕاستی شێرە ژن من ناتوانم وەسفی ئەو شێرە ژنانە بکەن و لەم یادەدا من زۆر سوپاسی خەڵکی هەولێر و دەوروبەری و بەحەرکە و هەریر و باتاس و دیانە دەکەم بەڕاستی ئەم خەڵکە ببوو پەناگەیەک بۆ خێزانی بارزانیەکان دەستخۆش پەیامەکانت گەیشت سوپاس دەکەم بەڵێ ئیمان لە کوتاییدا زۆر بە کورتی هیوادارم شاڵاوی 8,000 بارزانیەکان و سەرجەم شەهیدانی کورد و کوردستان ببێت هەوێنی ئەوەی کە ئێمە بە برایەتی خۆمان برایەتی نێوانمان بەهێز بکەین چونکە ئێسک و پرۆسکی باوکی من و باوکی ئەو دژمن هەمووی ئێستا من نازانم ئێستا لەم ڕووفاتە لەم سەر ڕووفاتانە کامەیان باوکمە کامەیان باوکی ئێمە بەرامبەر بە دژمنان نەحەزانی میلەتی کورد هەمیشە لە یەک سەنگەردان پەیامێکی جوانە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس هاو خەمتانی دووبارە سپاس بۆ ئێوە بەڵێ ئیمان دەگەڕێمەوە لای ئێوە ئەوەی کە گوێبیست بووین ئەمانە کە سوکاری ئەنفال کراوان بوون لە ئەنفال کراوانی بارزان لە دەڤەری بارزان دەست خۆش ژین